جنڕاڵی پاییز لەناو تابوتی پاییزی ژیاندا هەڵوەری. هەمووان پاییز وەک وەرزی هەڵوەرین و تێکچوونی سوڕی ژیان و سیمای سروشت و دارودرەخت دەبینین. پاییز بە وەرین و خەم و بێتاقەتی پێناسە دەکرا. بەڵام محەممەد عومەر عوسمان جەنەڕاڵی پاییز ئەمڕوانینی هەمووانی گۆڕی بۆ ڕوانینێکی ستاتیکی جوان و ئەرزشی بۆ پاییز گەڕاندەوە. محەممەد عومەر عوسمان کە بە جەنەڕاڵی پاییز ناسراوە، شاعیرێکی هێزناسک و بەسۆزی شاری سلێمانی. ئەو جوانتر لە هەموو کەس پێناسی پاییزی دەکرد. بە پێچانی پێناسی ڕوودبوونەوە بێڕەنگی ئەو جوانترین تابلۆی پڕ لە ڕەنگی پاییزی نیشان دەداین. ڕەنگە هەڵە نەبێت ئەگەر بڵین تا ئێستا کەم کەسێ بە ئەندازی ئەو توانی بێتی پاییزی نووسی بێتەوە و کێشابێتی. شاعیر لە ساڵ 1957 لە گەڕێکی دەرگەزێنی شاری سلێمانی لە نێو بنەماڵێکی نیشتیمان پەروەر چاوی بەدنیەی پڕ لە خەم و نامۆبوون هەڵهێناوە. خوێندنی سەرەتایی ناوەندی و ئامادەیی هەر لە شاری سلێمانی تەواو کردووە. هەر لە سەرەتای لاوێتیەوە دەستی بە خوێندنەوەی پەرتووک و ڕۆژنامەکان کردووە. لە ساڵی 1975 هەستی جوانی تێکەڵ بە شێعر و نووسین و بڵاوکردنەوەیان کردووە. یەکێک لەو دەنگە شێعریانەی کە توانی بە بەرهەمێکی کەم بەڵام بە کاریگەریەکی زۆر لە بواری شێعری هاوچەرخی کوردیدا دەنگدانەوەیەکی باشی هەبێت. ئەم شاعیرە توانی لە ڕێگەی ئەو بەرهەمانی بڵاوی کردوێتەوە لە دووتوێی دیوانێکدا بە ناونیشانی لە غوربەتە ببێت یەکێک لەو دەنگە شێعریانەی جیاوازتر لە ئەزموونەکانی ڕابردوو. ژەنەڕاڵی پاییز لە ساڵانی هێشتاکاندا وەک شاعیرێکی هاوچەرخ و بوێر دەرکەوت. لە نیشتیمانێکدا کە ترس و تۆقاندن و زیندان و خوێن گەماروگەلی کوردی لە باشووری کوردستاندا بوو. ئەو هات بە شێعرە ناسکەکانی گڕی لە دڵ و دەرونی گەنجان بەردابوو. لەو کاتەدا نامیلکە شێعرێکی چاپ کرد. ئەمە هەستی گەنجانی جوڵان کەم گەنج هەبوو لەو کاتەدا ئەلەو نامیلکەی لە گیرفان و بەرباخەڵیدا نەبێت. بەتایبەت لە ناو خوێندکارانی زانکۆ لەو ڕۆژگارە زۆر شوێنی خۆی کردەوە و زۆر خوێندکاریشی بەوەی ئەو نامیلکەیەوە ڕووبەڕووی ئەم نەسوورەکە کردەوە. لەلایەک خەمی گەلوونەتەوەکەی لەلایەکی دیکە خەمی تەنایی خۆی و ئازارە تایبەتەکانی سەراپەی شێعرەکانی ژەنەڕاڵی پاییزی داگیر کردبوو. بۆیە لەگەڵ پیشاندانی جوانەکانی پاییز و ژیانیش باسی لە مەرگ و بەجێشتنی ژیانی دەکرد. بە جۆرێک ئارەزووی مردن لە شێعرەکانیدا ڕەنگ دەداتەوە. وەک لەم دەڕانەدا گوزارشتی لێکردووە و دەڵێت عمریشم بەفری بەرهەتاوێکە، هەر ئەبێ بە شوێن مردن ئاڕاکە. داوای شێعرێکی سەوزم لێ مەکە، بە هەر لە عمری من بێبەریە. بڕوانە قژی ماش و برنجیم کە دەفتەرێکی کوێرەوەریە. ئەگەر هات و بیستت خۆم کوژ، بزانە کە نەمتوانیوە شێعرێک بڵێم ئازاری میتیا جێبێتەوە. پرسێ ئەگرم بۆ ئەم پاییزە، چا خۆشە لەبەر شەستە بارانە لەسەر ئەو گەڵا زەردانە بمرم. تا ئێستا 2 ماستەر لەسەر شێعرەکانی وەرگیراوە لە 4 نامەی دکتۆرا وەک سەرچاوی سەرەکی بەکارهاتووە و شێعرەکانی بۆ چەندین زمانی زیندوو وەرگێڕاون. نازناوی ژەنەڕاڵی پاییزی بۆ خۆی هەڵبژاردووە لە ڕوانگەیەوەی بامیشەی خەمی لە مرۆڤایەتی و ڕوودبوونەوەی گەڵایدارەکان و هەڵوەرینانی بە شاعیر دەربڕیوە و زۆربەی شێعرەکانی ئاوێنن بۆ جوانی پاییز. تا لە ژیانیشیدا مابوو لە باخچەی گشتی پارکی ئازادی لە شاری سلێمانی پەیکەرێکی بۆ دانراوە کە لەلایەن هونەرمەند بەختیار هەڵەبجەییەوە دروست کراوە. بەڵام وەکر شاعیر و هونەرمەندێکی دیکە ژەنەڕاڵی پاییزیش بێناز ژیا و حکومەتی هەرێم ئاوڕی لێ نەدایەوە. ژەنەڕاڵی پاییز لە سەمایشەیەکی پڕ لە باو هەڵوەرینی گەڵاکانی پاییز مەرگی خۆی ئاوێتی ڕەنگەکانی پاییز کردو. لە شەوی 22 تشرین یەکەمی ساڵی 2019 لە تەمەنی 62 ساڵیدا لەناو تابوتی پاییزی ژیاندا هەڵوەری و چاوەکانی لێکنا. لەسەر وەسێتی خۆی کە زۆر گرێدراوی وەرزی پاییز بوو، تابوتەکان بەگەڵایان پاییزەدا پۆشی بوو. لەگەڵ دەربڕینی ئەو خەمی بۆ لەدەستدانی و ئەم کۆچەی لە گردی سەیوان لە شار سلێمانی بە خاکیدایکی نیشتیمانیان سپارد. ئەو شاعیرە لە ماڵەکەی خۆیدا لە گەڕەکی ئیسکان لە سلێمانی بە هۆکارێکی نادیار ماڵ ئاوایی کرد. دواتریش پۆلیسی سلێمانی ڕایەنگەیان ئەو شاعیرە خۆی خنکاندووە و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە.